بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێزداین لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک دکتۆر فواد بابان یەکێک لە کەسایەتە دیارەکان و هەروەها دکتۆرێکی شارەزا و دواتریش بە تایبەتی لە ساڵانی 90ەکان و دوای ڕاپەڕین دەورێکی گرنگی هەبووە لەسەر مەسەلەی مافی مرۆڤ و ناساندنی پرسی هەڵەبجە بە خەڵکی دنیا و کۆمەڵێ بابەتی تر لە مەڵقەیەشدا شایەتیان لەسەر درێ. کاک دکتۆر بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. دکتۆر، حکوومەتی عراقی بە تایبەتی لە دوای بڵێن ڕێکەوتنامە 11 ئازار هەروەکو خۆ باسی کرد ئیتر ئەکەوتە بڕووبیان و شتیە کردووەمانە، بەڵام هەر لەو سەروبەندەیە کۆمەڵی خەڵکی سەر بەخۆی هین کرد، هەن ئەو حیزبانەی کە پێیانەوتن پارتە کارتۆنیەکانی کە لە بەغابوون بە تایبەتی لەوانە ئێوە خەڵکتانە ناسی ئەمانە دەوریان چی بوو؟ بۆچی حکوومەت گرنگی بەم پارتانەدا لە کاتێکا کە کورد هیچ گرنگیشی پێ نادان؟ وەڵاهی حکوومەت هەر شتێک هەبێ بە ناوی کوردەوە، بەڵێ هەر ئەوە نەبوو ژیناخۆ نەبێ بڵێ شتێک بکا بۆ کورد بە ناوی ئەوانەوە، کەواتە دەورێکی وایان نەبوو لە ناو خەڵک لە ناو خەڵکانە. بەڵێ لە دوای ساڵی 1975 دوای ئەوەی کە نەکسابی ئەوە دیاران لە 1974 هەر خەلیکی کاری پزیشکی خۆتان بوون، بەڵام بەردەوامیش بە دوای زانستەوە بووی، بە دوای ئەوە بووی کە گرنگی بە بوارەکەی خۆ بدەی بۆ ئەو مەبەستەش چوویتە دەرەوە بە تایبەتی بۆ بەریتانیا. پێشەوەی بچمە دەرەوە تەبیعی پارتوانی MRCP کرایەوە لە بەغا، لە زانکۆی بەغا، و بۆ یەکەم جار بوو لە عێراقا ئەمە ڕووبا 80 قوتابی تەقدیمیان کرد بۆ ئەم ئیمتیحانە. لە ئەنجامی تاقیکردنەوە تەبیعی 90 ڕۆژ کۆرسێکیان کردەوە لە بەغا بۆ مامۆسایان لە دەرەوە هێنا بۆ فێرکردنی ئێمە، ینی ئەو 80 تەلەبەیەکەوە ئیمتیحان تەقدیمیان کردبوو بۆ ئیمتیحان لە 40 کەسەی کە تەقدیمیان کردبوو لە ئەنجامی تاقیکردنەوە 18 کەس دەرچوین، کە 18 کەس دەرچوین لە ساڵی 86 عیزت مستەفا 76 بەیانێکی دەرکرد کەوا ئیجازە دراسیە بە هەموو ئەوانە 18 کەسەی کە دەرچوون بچین بۆ بەریتانیا بۆ تەواوکردنی بەشی دووهەمی ئیمتیحانەکە، یعنی ئیمتیحانی هاوڕێیەتی پێڵێن هینی کۆلێجی هەناوی بەریتانی. ئیتر ئەوە بوو من لەو کاتە تەبیعی ئەمرێکیش دەرچوو بوو کە کوردەکان نەقڵکەنەوە بۆ هەولێر بە حساب بەیانی ئازاد دەرچووە، من ئەمریشم بۆ دەرچوو بوو کە نەقڵ کرێمەوە بۆ هەولێر. ئیتر خۆم مەشغوڵ کرد بەڕاستی ماڵەوەم ئەوەڵجار نەقڵ کرد بۆ هەولێر و مامۆستا بوو ئەو لە کوفە نەقلم کرد بۆ هەولێر، خۆم مامەوە لە نەجەف تا ساڵی 76 تا مانگی 5/76 نۆی 5/76 اینجا چوون بۆ لەندەن، کە چوون بۆ لەندەن لەوێ خەریکی خوێندن بووم تا ساڵی 79 شەهادەکەم وەرگرت و 79 گەڕامەوە، نهایەتی 79 گەڕامەوە بۆ بەغا. لە بەغا دووبارە وایە تەقدیمی هین بکەمەوە، داواکردن بۆ دامەزرانن جارێکی تر، چوون بۆ وەزارەتی سەحا و ئانە عەزیز عەقراوی وەکیلی وەزیری سەحای عێراق بوو، ئەم ناسی تەبیعی لەوە پێش کە چوومە لای زۆر ڕێزی لێگرتم و هەتا ئەتڵەسێکی خۆی تەبع کردبوو هینی لەشی ئینسان دایمێ بە دیاری. ئیتر پێم وت ئەمەوێت نەقڵ کڕمەوە بۆ سلێمانی، وتی بۆ هەرکوێ دەوێت دادەنێم، ڕاستی من نیازی ئەوم هەبوو هەر بگەڕێمەوە بۆ سلێمانی بەحساب نزیکی باوکو دایکم بم لە هەڵەبجە و سەردانیان بکەم. باشە دکتۆر، ئەو کاتێک کە لە بەریتانیا بووی لە لەندەن و ئەوانە خەڵکە دەبینی بە نهێنی؟ وەڵاهی من لەوێ برای مەحمومە بینی لەگەڵ عومەر دەبابە جار بەجار، یەک دوو جاریش مام جەلالم هەروە بەعرەزی لە ماڵی برای مەحمەد دیوە. لەوێ باسی داوای ئەوان لێ نەکردی کە تێ هەڵچی تۆ لە داوا هەن لێ نەکرد چونکە خۆشیان سارد بوو بوونەوە بەڕاستی. برای مەحمەدیش خۆی ئەو ئانەوازی لە حیزبایەتی هێنابوو،
لەبەرەوە هیچ پەرۆشی ئەوە نەبوو خەڵک بێ بانکا بۆ حیزبایەتی بەڵام من لەبەرەوەی لە پێشەوە ئەم ناسی و لە هەڵەبجەش وەختی خۆی باوکمیان ناسی و هەر ئەویش وەختی خۆی خوازبێنی نیگای خێزانمی بۆ کردووم لەگەڵ حلمی و لەگەڵ کاک حلمی و لەگەڵ ئەمەردەبا بەخوا عەفویان کە لەبەرەوە تێکەڵاوی خێزانیشمان هەبوو بین ئەوانە هاتن بۆ ماڵی ئێمە چون سەرمان لیان نزیک بوون لە ماڵی ئێمەوە لە مەنتقەیەک بوون پیانەوت کار شڵتن مامۆستا تۆفیقڕابین نەبینی ئەو کاتە نەبینی نەخێر بەڵێ دکتۆر لە گەڕانەوەیە بۆ ئێرە ینی تر کە ئەو کاتە لە مەسلەی بڵێن بە تایبەتی پزیشکی و زانستی و ئەمانە حکوومەتی بەعز چۆن سەیری ئەوانەیە کرد بەڕاستی یانی ئەگەر ئێمە بۆ باسی مێژووەکەین بەڵێ ئەتوانی چی بڵێ لەسەر وەزارەتی سەحەی زمانی سەدام و ئەوانە واللهی زمانی سەدام طبیعی من کە وەکو هاتم بۆ تەعین بووم لە سلێمانی ئەو عانە کولی طبی کرابوویەوە طبیعی من لە بەشی هەناوی دەوام مەکرد لە خەسەقانەی جمهوری و لە خەسەقانەی تعلیمیەکەش دەوام مەکرد ئەوەڵ جار تعلیمیەکە بوو دوایی فترێک خەسەقانەی جمهوری کرایەوە بووم بە سەرۆکی بەشی هەناو لەوێ و هیچ تەدەخولێک نەبوو بەڕاستی لە شوونی سەحەیە ئەو زەمانە گواستنەوەی زانکۆی سلێمانی بڵێ ئەوە ینی دەوری چی هەبوو بۆچی ئەوەندە گرامە مەسایلی سیاسی ینی کاریگەریەکی چۆنی لەسەر سلێمانی سلێمانی وێران کرد بەڕاستی ئەو زەمانە ینی وەکو بوو بە خەمی هەموو ماڵێک ئەو زەمانە کە جامعەی سلێمانی نەقڵ کرا طبیعی ساڵی هەشتاویەک بوو هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی مامۆسایە کوژرا لە ناو بازارڕا خەڵەفی بەڵێ ئەویان کرد بە بیان و بە حساب وەزعی ئەمنی تەواو نییە بەڵام وەزعی ئەمنی پاش گواستنەوەی جامعەی سلێمانیش هیچ فەرقی نەکرد بەڵام دکتۆر لە لایەکی تریشەوە حکوومەتی عراقی بۆ فڕۆفێڵ و بۆ هەڵخەڵەتانی خەڵکو و ئەمانە خەڵکیە نرد ینی خەڵ لەگەڵ کەسایەتیەکانی شار و دکتۆر و ڕۆشنبیرەکانە کۆ بۆ هێنی خۆی هەبوو کۆبوونەوەی کرا جارێک ئەوە کێی نردبوو بابەکر و ئومێدی نردبوو ئومێدە و بەڵێ ئەندامی پەرلەمانی عراق بوو بەڵێ بابەکریشی نردبوو کۆبوونەوەی کرا لە مەکتەبەی بابەکر پشدەری بەڵێ بابەکر پشدەری کۆبوونەوەیەکی کرد لە ڕوەسای دەوائر و ڕوەسای شوعبەکانی دەوایرەکانی دەوڵەتیان بان کردبوو منیش یەکێک بووم لەوانەی کە بان کرابووم ئامادە بووم لە قاعەیەکی مەکتەبەی عامەی سلێمانی بابەکر باسی ئەوەی کردکەوە وەزعی ئەمنی تەواو نییە و بۆیە مامۆسا خەڵەف کوژرا و ئەمانە بۆیە جامعەی سلێمانی نەقڵ کراوە ئەمانە ئیتر دەستی کرد بە کەلێ بوویەوە وتی کێ پرسیاری هەیە یەکێک لەو کەسانی کە پرسیاری کرد لە پاڵی منا دانیشت بوو کە خوا عەفوی کە نووری ئەحمەی تەها بوو کاک نووری دەستی هەڵبڕی و هەڵسایە سەر پێ وتی قوربان هەرچەند ئەڵێن کەوا بەهۆی مامۆسا خەڵەفەوە جامعەی سلێمانی نەقڵ کراوە هەرچەند زمانیشی پیس بوو خوا عەفوی کە بەڵام باوەڕ ناکەم ئەمە سەبەبەکەی بێ وەڵا ئیتر ئەمە وت و دانیشت و تەوێ ئیتر قڕوقپیرێ کرا کەس قسەی نەکرد کەس قسەی نەکرد وتر هاتینە دەرەوەتم کە هاتینە دەرەوەتم کاک نووری قسەی خۆتی کرد وتی ئەی چی و ئەم حکوومەتە خەڵک بەگوێ لە زانێ باڵە کەواتە تەنها کاک نووری لەوێ قسەی کرد ئەوەی بیرم بێ هەرەوە قسەی کرد باڵێ دکتۆر لە دوای هەفتاوە پێنجەوەی تر ئەوە شۆڕش دەست پێکاتەوە و پێشمەرگەیەنە شارەکان و ئەمانە هەندێک جار باسیەوە کرێ کە خەڵکانێکە بوون جا لە ناو ڕێخستنەکان نابوون یاخود هەر مەسەلەی کوردایەتی هینیانەکرد ینی هاوکاری پێشمەرگە بە شێوێک لە شێوەکان زۆربەیشی ئەڵێن بە تایبەتی دکتۆرەکان دەستیان بە کڵاوەکەی خۆیانەوە گرتبوو بانەی بە ئێوە لە کامان نەبوو وەڵایی من ئەوەی من هەرچەند لە تەنزیماتان نەبووم بەڵام لەبەرەوەی کەوا خەڵکێکی زۆر مەناسی وەختی خۆی کەوا کیمیاوی کرا بە سێنانە لە قەراغ کۆمەڵێک لەو برینارانیان هێنا لە ماڵی خزمێکی هۆگری خولە درێژ بوو کە برادرم بوو
ئەو تەکلیفی لێکردم وتی با بچین بەشک و بچی بیان بینی چاویان برینار بوو من تەداویم کردن و وانە عیلاجم بۆ نووسین و ئەمانە ڕۆژێکیش بیرم یە خزمێکی کاگڕەوفی حاکم لە خەڵکی هەڵەبجە بۆ ئێژ منێ ناسی ئێوارەیە کات بۆ عیادەوتی نەخۆشێک برینارێکمان هەیە بەشک و بێ بیبینی چوون بینیم لە لای سەر قەبرانەکە بوو نزیکی سەر قەبرانەکە بوو تەماشام کرد تەواو بوو ینی کوژرا بوو لە ماڵێکی چۆڵا بوو لەوە وەکری حیزبی بێ کوژرا بوو لەوێ تروتم وڵای هیچ ناکرێت تەواو لێ بۆتەوە ئەوایە زانی تا ینی شتێک ئەمەلێ شتێکەکرێت تر ئەو شتانە بوو ینی باوەڕەکەم هەموو دکتۆرێک ئەوەی پێی کرابێ کردوێتی ئەوەی پێی کرابێ کردوێتی بڵێ بەڵێ دکتۆر لە کاتی گفتوگۆی نێوان یەکێتی و حکوومەت بەڵێ ئێوە ئاگاداربوون هیچ یاخود لە هەشتا سێ مەقسەد بەڵێ هەشتا سێ طبیعی کە گفتوگۆ دەستی پێکرد بەهۆی دکتۆر قاسملۆ وەسیید بووە ئەو لە بینی یەکێتی و لە بینی سەدام حوسێنە ئەوە وەفد چووە بەغا و هاتوو چۆ کراوە ئەمانە و ڕۆژێک لەگەڵ کەمال شاڵی چوون بۆ لای مام جەلال لە سوورداش ئێوارەیەک بوو چوون بۆ ئەوێ باسی کردوتی زۆر بێزارم ئەم برادرانەی خۆم هەموو ڕۆژێ مشکلم بۆ نێنەوە منیش دەستم کرد مەبەستی پێشمەرگەکان بەڵێ لەگەڵیان وتم ناحەقیان نییە جاران شەڕ بوو مەشغوڵ بوون ئێستا بەتاڵن و سوورداژیش مەنتەقەیەکی داخراوە و هیچی تیانیە و یەن بە یەکا معلوم بۆ سەعبەت پێم وتم بۆچی خاکە نازوو بێڵێکیان بۆ نایەنی بەیانیان چاڵیان پێ هەڵکەنەوە ئێواران پیان پڕکەرەوە بۆی بێژ نەبن وتی وەڵا خۆ خراب نییە دوای قسەمان کردووەمانە کە هەڵساین بە کەمال شاڵی و دوتی کەمال هەنێ من نمامم بۆ پیا بکە بینێژم منیش دەستم کرد بە پێکەنین وتم ئەتەوێ لە سەدام بگەێنی تۆ لێرەی تاوەکو ئەم نەمامانە گەورە دەستی کرد بە پێکەنین وتی چی بکەینی تر ئاوە لەو کۆبوونەوەیە باسی چی کرد ینی ئەمەلی هەبوو بە گفتوگۆکە یاخود ئێوە هیچتان ینی چیتان باس کرد خۆ هەندێک شت هەیە بەڵێ لەو کۆبوونەوانەیە هەروە بەڵێ وەڵاهی باسمان کرد و کەواوتی لەگەڵ حکوومەتا بەنیازین ڕێبکەوین و بەڵێ ئەمەلی هەبوو بە گفتوگۆکردن ئەوە بوو لە نهایەتی هێشتا و چوارە چوو بۆ بەغا بەحسا بچن ئیمزای ئەو ڕێکەوتنە بکەن کەوا لەگەڵ حکوومەتی عراقایکەن لەوێ عزە دووری پێی وتبوو بەخوا ئیشەکەمان لێ تێکچوو ئەمیش وتبووی لەو ئانا ڕێزەرکانی تورکیا ڕێزەرکانی تورکیا لە بەقاقەوە ئەویش پێی وتبوو دیارە ئەو تێکیە ئەوش بێدەنگ بوو و دیارە هەر ئەو تێکیا بوو بەڵێ شتی تایبەت باز نەکراکە وەڵاهی شتی تایبەت بۆ مێژ و بیژێڕیتەوە وەڵاهی شتێکی وای باز نەکرد کە جێی هین بێ بەڵێ جێی زۆر جێی بایەق بێ کە باس کرد هەرە و جارە مام جەلال لەبینی یاخود چەند جاری وەڵاهی هەرە و جارە دیم هەتا پێی وتی ئەم جارە هاتن تۆزە لە ڕێوە وەرن بەڵێ لە ڕێ سیارەوە مێن بەڵێ بەس دکتۆرەوە ناترساندەوەیە گەنم گفتوگۆیە سەر نەگرێت دوای تووشی شێشەوە یاخود هەر مجازفە بۆتان کرد مجازفە بۆمان کرد بەڕاستیە ینا جێگەی حکوومەتی عراق جێگەی متمانە نەبوو بەس لە مەراسیمی هینیشا بەشدار بوویتەوە هێنانەوەی جەنازەوەی تۆفیق وهابیش بەڵێ چوین بۆ بەشدار بوون لەگەڵ ئەو هەموو خەڵکەی کە لەوێ بوون مام جەلال پێشوازی لە خەڵکەکە کرد و تر خەڵکێکی زۆر ئەمادە بوون لە مامۆسایان و لە خانە نشینان و لە کاسبکار و تەلەبە و لەسەر وەسێتی خۆی بووە لەسەر وەسێتی خۆت بوو بەڵێ لەوێ بینێژن ئیتر ئەو فرسەتەی لە دەستنا تۆفیق وهابی بەک کەم فاوەزات بوو جینا قەت نەتوانرا بێتەوە تەرمی بێتەوە بۆ پیرە مەگرون و لێ بنێژێ دکتۆر ڕووداوێکی گرنگ کە بۆ هەموو کوردستان دیارە گرنگە و
ناخۆشە بەڵام ڕەنگە بۆ هەڵەبجەکان دووجار ناخۆش بێت. بەڵێ ئێوەکو هەڵەبجەیەک بەڵێ چۆن هەواڵی بردومانی هەڵەبجەت بیست؟ وەڵڵاهی لە ڕاستیە هیچ شتێکی وامان نەبیستکەوە چۆن بردومان کراوە و نەشمان نەزانیکەوە چی قەوماوە لە هەڵەبجە. هەتا من خوشک و دایکم لەوێ مابوون هیچ هەواڵم نازانین، ینی کەس هاتوو چۆی نەکرد و کەسیش نەیەوێرا بچێ بۆ هەڵەبجە لەو وەختە. ئەمانزانی کەەوە شتێک قەوماوە بەڵام نەمانەزانی بەڕاستی حەجمی ئەو کارەساتە چەند گەورەیە. ینی دواتر زانیتان؟ دوایی زانیمان من لەو کاتە دەورەیە کرایەوە بۆ بەریتانیا، منیش پێشنیار کرابووم کە منیش بڕۆم بۆ زیای معلومات لەسەر هەنێ وەسائلی تری پێشکەوتوو لە طوبە. من و دکتۆر عەمار هەبوو لە ئێستا لە سلێمانیە سوتفا و عانە لە بەغا بوو، چوین بۆ لەندەن لەوێ عومەر دەبابەم دی لە ماڵی فواد هەناری. لەوێ ئەو هەنێ ڕسمی پیشان نامهێنی هەڵەبجە، هینی کوژراوەکان و هینی کیمیاوی و ئیتر ئەوانەی کە ئەو ڕسمانەی گیرابوون لەو فترەیە، ینی بۆ یەکەم جار بوو بەڕاستی سڕ بووم من. ئیتر بەکاری دوای چەند مانگ؟ وەڵام لە مانگی چوار هەبوو. مانگی چوار؟ بەڵێ مانگی چوار، هەر ماوەی زۆر نەبوو لەسەر حادیسەکە. ئیتر پێم وت بەشک و هەوڵێک بەی بزانی دایکم و خوشکم چیان بەسەر هاتووە. ئیتر ئەو خەبەری بۆ هێنام وتی وەڵایی ماون حامیدی حاجی غالی هاتووە بردوونی بۆ ئێران. ئیتر ئەوە دڵنیا بوومەوە کەەوە ئەوان ماون تا ئێستا. دوایی بینینتەوە؟ دوایی تەبی پاش ماوەیە کە گەڕامەوە عەفوێکی عام دەرچوو، ئەوانەی کەوا لە دەرەوە بوون بتوان بگەڕێنەوە بۆ هەڵەبجە. ئیتر ڕۆژێک تەلەفۆنیان بۆ کردم وتیان وەڵا خوشک و دایکت لە تەواریئن، کە چووم دەوێت تەماشاکەم خۆیان پێچاوەتەوە بە شێوەیەک بەڕاستی بە زەحمە دەمناسینەوە، ئاوایان لێ هاتبوو، ڕەش هەڵگەرا بوون و خۆیان پێچا بووی و سەر و قەدر وام نەدی بوون. ئیتر هێنام نەماڵەوە و مانەوە لێرە سلێمانی تەعامی خۆیان کرد. دکتۆرەڵێن لە کاتی بردومانەکەیە یاخیان لەو سەردەمەیە بەڵێ هەندێک بریناری حکوومەت خۆی هێناونی بۆ سلێمانی و دوایی سەرنگوم کراون، شتی وا هەیە؟ وەڵاهی وەکو بیستم کۆمەڵێک خەڵک لە ڕانیە لە پشتدەرەوە هێناویان بۆ سلێمانی. دوایی لە خەسەخانە هەنێکیان عیلاج کراون، دوایی تەهدیدی خەسەخانەیان کردووە، بردوونیان بۆ دەرەوە و لەوێ کوشتونیان وام بیست. ینی هەر بیستنە؟ بەڵێ. دوکتۆر شتێکی تر هەیە کە ینی بەڕاستی ئەوە شتێکی ناخۆشە. باز لەواکرێ کە ئەو مێر منداڵانەی لە زمانی سەدامە ئەژیران بۆ ئەوەی حکمی لێ سێدارەدانیان بدرێ مەجبور بوون هەندێک لە دکتۆرەکان ینی بیبن لە لای دکتۆر جابە فڕۆفێڵ بە هەشتێ بێ تەمەنیان گەورە بکەن. شتی واکرا ئەڵێن لە سلێمانی دکتۆر هەبووە کە شتی وای کردووە. بەڵام بەڕاستی من خۆم ئاگام لێ نەبووە، چونکە لەو لوجنایانە نەبووم. لەو لوجنانە نەبووم کەەوە علاقەیان بە تەقدیری عمری گیراوە کردبێ. بەڵام هەبووە. واللهی وام بیستووە، بەڵام منیش تاکید نیم بەڕاستی. پێم خۆش بوو پرسیاری ئەوکەم زۆر جار لە هەشتاکان و ینی ئەمان بیست دواتریش باسی هەندێک کەسەکرا، هەندێک دکتۆر هەندێک لەو وەزیرە کوردەکان بە تایبەتی دکتۆر ومێد و ئەمانە لەسەر ئەوانە هیچ شتی هەیە بەڕاستی ئەوەی ئەوان ینی هەر خزمەتی باسییانە کرد یا خزمەتی شار و وڵاتەکەشیان نەکرد؟ ئەگە تۆ بۆ مێژوو باسکە ینی لێرە خاتری کە لێرە بووە ئەوەی من بیستومە ئیشی دکتۆری کردووە. ئیتر نەمبیستووە ینی چی لە سیاسەت کاری حیزبایەتی و ئەوانە؟ بەڵێ نەمبیستووە. طبعی وەکو من بیستم هەنێ لە دکتۆرەکانیان نابوو کە بچنە تەنزیماتی حیزبەوە. حیزبی باس؟ بەڵێ. بەڵام ئیتر هینێکی زۆر نەبوو، هەتا من ڕۆژێک لە خەسەخانەی جمهوری بووم، نەخۆشمە بینی وتیان لە ژووری مدیر بانگە دەکەن. کە جووم تەماشاکەم کوڕێکی عەرەبی لێیە بەحسی بوو، محسن جۆدەی ناو بوو، تەنزیماتی بەحسی بوو لە سلێمانی.
فەرمووی لێ کردم دانیشەوەمانە تەماشاکەم داوای لێ کردم وتی ئەمانەیە ببی بە حیزبی منیش وتم وەڵی قوربان من بێلایەنم و حیزبایەتیش ناکەم و درەنگیشە وتی یعنی چی درەنگە وتم کەیە بم بە عضوی قیادەی قوتری و قەومی وتم ئەبێ طبیعی ئەبێ تەدەڕوجی حیزبی هەبێ وەکو حیزبایەتیم کردووە ئەزانم ئەبێ پلە سەرەوە تا ئەبی لەبەرەوە ئەو وەختەش بە بەریەوە نەماوە بەنسبەت تەمەنی منەوە تا ببم بە حیزبی لەبەرەوە من احتیزارە هێنمەوە ناتوانم ببم ئیتر وتی دیارە فایی نییە ئیتر وتی خوا حافیزی بێ ڕۆشتم پاش من جەمال ساڵحی بان کرد بوو خوا حافیکە دکتۆر جەمال ساڵحیش ئێمە بەبێ ئەوە یەکتری ببینین ئەویشتمە سەر عینی قسەی کردووە بۆ ئەویش وازی لێ نابوو دوایی لەگەڵ جەمالە باسم کردوتم دکتۆر جەمال بۆچی تەنها من و تۆیان بان کرد ئەمڕۆ وتی وەڵڵاهی من شتێکم بیستووە کە وەختی خۆی هەنێ زابتی شوڕتە گیرابوون لە سلێمانی لەسەر تەنزیماتی حیزب قالە نێری ئەوانە وتی لەوم بیستووە کە بۆی جێڕاومەتەوە لە ئەمن لیان پرسیوە بەیانیان دکتۆر فواد و دکتۆر جەمال و دکتۆر سەروەر دائانیشن باسی چیەکەن ئەویش توێتی وەڵایی من نازانم هیچ ئاگام لەم مۆزوعانیە و ئەمانە ئیتر نازانم چ خێرەوە منێک ئەم حکایەتەی گەیانوتە فعلەن ئێمە بەیانیان پێش دەوام دانیشتین قسەمانە کرد باسی وەزعی دنیامانە کرد و وەزعی سیاسیمانە کرد چی ڕوا و چیە بێ و چی بوو و چی نەبوو کەواتە با پشوویەک بین و دوای درێژە بەسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک دکتۆر فواد بابان دکتۆرە گەر باسی ڕاپەڕی بکەین ئێوە بە تایبەتی ماڵی ئێوە زۆر نزیکە لە ئەم لە سوورەکەەوە حەزەکەم باسی ئەو ڕۆژەمان ڕۆژە بەڕاستی حەوتی سێ بوو حەوت و سێینەوە و یەک بوو بەیانی کە هەڵساین کشومات بوو جادە دوو ڕۆژ بوو تقریبا وەکومانە تەجەولوا بوو سلێمانی هاتوچۆ کەم بوو هەموو ماڵەکان دەرگایان داخستە بوو لە پڕ تەماشام کرد تەماشامان کردوە خەریکن ڕەشاش دانێن لە ماڵی چی دراوسێمان لە سەروی ماڵی ئێمەوە چێ دایانێ پێشمەرگە پێشمەرگە دایانێ وڵا دەستیان کرد بە تەقەکردن لە ئەمنەکە کە دەستیان کرد بە تەقەکردن لە ئەمنەکە ئەوانی جوابیان نایەوە تەقەیان کرد و هەرچی پەنجەرەکانیان بوو هەموو یادە خوارەوە هەموو پەنجەرەکانیان شکا ئیتر وردە وردە هین ئاهات پۆل خەڵکە هاتن بۆ ناو جادەکە ئەوەڵ جار تەبیعی سەر لە بەیانیەکەی دنیا چۆڵ بوو هەموو دراوسەکان دەرگاکانیان داخست بوو حوشەکانیان داخست بوو کەسیش بەسەر جادەوە نەبوو تا ئەو تا چێشتەنگاو وردە وردە خەڵک دەستی پێکرد هاتوچۆیانە کرد ئیتر وردە وردە تەقە زۆر بوو هاتوچۆ بوو ئێمەش لە ماڵەوە بەڕاستی پەرۆژ بووین کە بزانین چییە بێ چوینە قاتی سەرەوەمان تەمە پەنجەرەیەکمان هەبوو لە حمامەکە حمامێکی سەرەوەمان ئەیڕوانی بەسەر ئەمنەکە گوێم تێوە بوتیان بانگەوازیان بڵاوە کردەوە لە مێگزەمینیەکانەوە کەوا کیمیاوی ئەڕژێنین خۆتان لایەن دیارە بۆ چاوترسێننی خەڵک بۆ جینا هیچ کیمیاویان نەڕژان بەڵامی تر من لە ماڵەوەم ڕاستبەر هەمووتان ئاو بێن و خاولی بێن و تەڕیکەن و بێن لەسەر و چاوی خۆتانە ئەمانە لەوانە بوون تر وردە وردە تەماشامان کرد کۆمەڵێ پێشمەرگە چوونە پشتی ئەمنە سوورەکە لە پشتی ئەمنە سوور پشتی ماڵی ئێمە ئەوان تەقیان لێکردن لێەوە هەر هەشتیان کوژە ینی شۆڕ بوونەوە بەسەر ئەژنۆیانە دیمان نێمە لە پەنجەرەکەنەوە دە مناڵەکان هەموو هەراسان بوون و هەموو دوعایانە کردو و چی ڕوا و چی ڕوونا و ئەمانە هەموو ینی ڕۆژێکی زۆر قەلق بوو تەبیعی تا نیوەڕۆ وردە وردە تر تا پاش نیوەڕۆ تر وردە وردە ئەمنەکەش لە تەقەکردن کەوتن ئاگر بەربوویەوە لە چەند ژوورێکیانەوە یەکێک مابوو لەسەری ئەمنە سوورەکە تەقەیە کرد لە خوارەوە تا دوایی تر ئەویش نازانم کوژرا یا ڕای کرد
تەقەب هین بوو ئیتر وردە وردە خەڵک طبيعي چوونە ناو ئەمنەکەەوە و دەرگایان شکان و چوونە ژوورەوە ئیتر دەستکرا بە برینار هەبوو جا بەیانی طبعی ئێمە ئیتر کە ئەو تەقانە بوو برینارە هات ئێمە دەرگاکەمان کردەوە حوشەکەمان مناڵەکان دەستیان کرد بە چا دروستکردن بۆ پێشمەرگەکان و برینانەکانیش هاتنە حوشەی ئێمە تەداویمانەکردن ئەو عانە خاڵۆکانی کاوە بڵین کوڕەکانی خەزورم لە ماڵی ئێمە بوون لە بەغاوە ڕایان کردبوو ئۆتۆمبیلیشیان پێبوو ئیتر برینارەکان لە حوشەکەی ئێمە تەداویمانە کردو ئەمان نادن بۆ خەسەخانە زۆر بوون ژمارەی برینارەکان زۆر بوون تقریبا 12 بوون زیادر تقریبا تا عەسر ئێمە هەر تەداویمانەکردن هەتا تەقەب و بریناریشە بوو ئیتر ئەمان ئەوەی هین بوو ئەمان ناردن بۆ خەسەخانە هەتا یەکێک بە بریناری خوێن لە ملیەوە هات فریانە کەوتم من لەسەر یوسی بێتە سەر قادرمەکانی ئێمە و کەوت فەقیرە لەوێ عەمری خوای کرد جلێکی تازەی لەبەرا بوو کوڕێکی باڵا بەرزی عمری 35 ساڵێکە بوو هەر لەوێ عەمری خوای کرد یعنی تر وەکو ساحەی عەمەلیاتی لێ هاتبوو حەوشەکەمان. دکتۆر لە مانگی 12/92 ئێوە ڕێکخراوێکی مافی مرۆڤتان دامەزرا. بەڵێ ئەم ڕێکخراوێکی حیزبی بوو یاخود ڕێکخراوێکی وەڵا ڕێکخراوێکی خۆڕسک بوو بەڕاستی هیچ علاقی بە حیزب و تەنزیماتەوە نەبوو. پێشنیاری چییە بوو ینی وەڵاهی پێشنیاری من و برادەرەکانم بوون منزیکی مانگی دەبوو جێیش لە کەلار و بێبازەوە هاتن بۆ سلێمانی ئێوارەکەی تەقەیان کرد بە ناو شارە تۆبارانی شاریان کرد تقریبا 100 کەس کوژرا سلێمانی بردومان کرا کە بردومان کرا ئێمە ناڕەزایەکی زۆر پیا بوو من و دکتۆر جەمال لە خەسەخانە بووین لەگەڵ دکتۆر فەرێدون و لەگەڵ چەند برادێکی ترا عریزەیەکمان کۆ کردەوە کە بین بە UNHCR هینی پەنابەران نوێنەری پەنابەرانی سەر بەنەتەوەی گرتوەکان کە لە سلێمانی بوون لایمان گرتووە عریزەیەکمان کۆ کردەوە 101 کەس ئیمزایان کرد بە ناوی ناڕەزایی میلی خەڵکی مەدەنی لافیتەشمان نووسی بە ئینگلیزی و ڕێپێوانێک چوین بۆ بەردەمی UNHCR لەوێ من و چەند برادێک چوینە ژوورەوە لەگەڵ نوێنەری UNHCR قسەمان کرد و بۆمان باسکردنکەوە چی قەوماوە لە سلێمانی و چی زەرەرێگراوە ئەویش وعدیاوتی ئێمە ئەم هینانە ئەگەێنین بە جنێف و بە نیویۆرک. هیچ کاریگەری هەبوو وڵی هیچ کاریگەری نەبوو هیچ کاریگەری نەبوو عملیان دوایش بیستمان لە هەولێریش عینی شت ڕێکخراوێکی وا دروست کراوە دای پەیوەندیمان پێوە کردن. ئەوەی ئەوان دکتۆر جەمال ڕەشی ئەوان کردیان یا چیە بوو؟ وەڵاهی کۆمەڵێک بوون یعنی ئاگاتان لە یەکتری نەبوو ئاگامان لە یەکتری نەبوو بەڵام دوایی بیستمان کە ئەوانیش ڕێکخراوێکی وایان هەیە کە بیستمان پەیوەندیمان پێوە کردن لەگەڵ کەماڵ غەمبار و کۆمەڵێکی تر پەیوەندیمان پێوە کردن و قەرارمان ناکەوە ڕێکخراوێکی سەرتاسەری دروست بکەین بە ناوی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستانیەوە ئەوە بوو مانگی 10/12/92 کۆبوونەوەی کرا لە هەولێر 3 ڕۆژی قایان و مام جەلال و پارتی و ئەحزابەکانی تر هەموو حازر بن و کۆمەڵێکی زۆر حازر بوون لەوێ. دکتۆر دەورتان هەبوو ئێوەکو ئەو ڕێکخراوە ینی چاودێری هینەکانتانەکرد پێشێلیانی کە بەرامبەر مەسەن حیزب بوو بەرپرسەکان بوون ئێوە ئەو راپۆرتانی کە کۆتانەکردەوەتاندا بەشێ بەڵێ ئەو ئانە ئێمە تەبیعی معلوماتەکانمان کۆ کردەوە نوێنەرێکی UN هات بۆ سلێمانی مام جەلال ئێوارەیەک ناردی بۆ لای من ماکس ڤان دەر شتۆیڵ نوێنەری ڕێکخراوی مافی مرۆڤ بوو لە جنێف بریاردەری ڕێکخراوەکەش بوو پاژنیۆڕۆ لەگەڵ هێنا لەگەڵ شێخ سالار و لەگەڵ جەمال عەزیزە
ناردی بۆ ماڵی ئێمە کاک حسێن مستەفاشمان لە ماڵەوە بوو بەڵێ مانگی شوباط بوو مانگی شوباطی 92 بوو بەڵێ هاتن ماڵی ئێمە قسەمان کرد و تر ئەو معلوماتەی کە کۆمان کردبوویەوە لە گۆڕە بە کۆمەڵەکانی ئەو زەمانە لە دەور و پشتی سلێمانی لە پاشە ئەو کەسانەی کەوا بە مین ئەو ئانە حەوادیسی مین زۆر بوو تەقینەوەی بۆمبای چێنراو بڵین زۆر بوو هەمویانمان کۆ کردبوویەوە کەواتە ئێوە زیاتر بە دوای تاوانەکانی حکوومەتی عراقەوە بوون بەڵێ نەک ئەوەی کە لەلایەن بڵێن خۆمانەوە ئەمە هێشتر سەرەتا بوو هێشتا سەرەتا بوو بەڕاستی ئێمە ئەو معلوماتمان لەسەر ئەو قەبرستانانە کۆ کردبوویەوەکەوە دۆزرابوونەوە گۆڕی بە کۆمەڵ لە ناو دەوری پشتی سلێمانیە لە پاشە ئەوانەی کەوا بەهۆی مینەوە زەرریان بەرکەوت بوو یا کوژرابوون یاوەکو قاچیان یا دەستیان بەڵێ ئەوانەمان هەموو کۆ کردەوە دوایی پاشەوەی کەوا بە خێراتنم کرد تەقریرێکم خوێندەوە کە چی کراوە لە کوردستانە بەرامبەر پێشێلکرای باشە دکتۆر لە کۆی ئەو هەموو ئیشانی کە کردان هیچ ینی وەڵامێکی کرداریتان وەرگرت هیچ جارێک لە جاران لەلایەن ئەو ڕێکخراوانەوە لەلایەن UNەوە هیچ قسەیەکی عملیمان وەرنە هیچ تاوان نەگرت ڕاستی هەر گویان لێگرتی گویان لێگرتن و گرتین و ئەیان نووسی و یا تەجلیانە کرد بە تەلەڤیزیۆن و یا بە رادیۆ و بەڵام هیچ شتێکمان نەدی بەڕاستی ئەی دکتۆر لەسەر ینی شەڕی ناوخۆ ئێوە وەکو ڕێکخراوە هەم وەکو شەخص بەڵێ دەورتان چی بوو چیتان کرد لە ڕاستیە کە شەڕی ناوخۆ دروست بوو ناڕزاییەکی زۆر لە ناو خەڵکە هەبوو بیری دیە ینی زەمانە لەبەرەوە کۆمەڵێک دروست بوو لە سلێمانیە ناونرا لیژنەی ئاشتی و برایەتی ئەو لێژنەیە بەیانێکی دەرکرد بۆ ڕێی عام بەیانێکی دوور و درێژ باسی کارەساتی شەڕی ناوخۆ و زەرەری لە حکوومەتی هەرێم و زەرر لەم تەجروبەیە و هەڵتەکانی هەموو ئاواتەکانی کورد و گەڕانەوە بۆ دواوە ئەمانە پاشەوە چەند کۆبوونەوەیەکرا لە بەتابەتی لە غورفەی تیجارەی سلێمانی لەگەڵ مەکتەبەی عامە لۆژنەیەک دانرا لە حەو کەس لە حەو کەس ڕێکخراوەکان بوون بەڵێنی پارتی وێچێتی و حیزبی شوێعی و زەحمەتکێشان و یەکگرتووی ئیسلامی و ئەمانە دوایی 8 کەسیش هەڵبژێران بە ئینتیخابات باشە من مەبەستم زیاتر کارەکانە ینی بڵێن چوارچێوەی ڕێخستنەکان چۆن بووە دەورتان چی بوو مەسەلەن کاک مەسعودتانە بینی مامجەلاتانە بینی چیانەوە دەوانە ئێمە ئەوانی شەر گویان لێگرتن ئەوانی شەر گویان لێگرتین و هەموو کەسێک ئەیوت خەتای ئەوی بەرامبەرەکەیەتی بەڵێ ینی مام جەلالەی و من ئەوە وەرەقەی سبی بێنن من ئیمزایەکەم بەڵێ ئەچوین بۆ لای کاک مەسعود ئەی و خەتای ئەوە ینی جارێک چوون بۆ لای کاک مەسعود من لەگەڵ کاوەی کوڕما خەبەرم بۆ نارد چوین ئیستیقبالی کردین خوا هەڵ ناگرێ زۆر ڕێزی لێگرتین دوایی وتم ئەبێ تۆ ئەم دەست پێشخەریە بکەی بۆ وەستانی شەڕ و ئەم سەروەریە بۆ خۆ تۆمار بکەی وتم ئەبێ بچی لەگەڵ مامجەلال ئەدانشی و نهایەتێک بەم شەڕە بێنن ئەمە زەرر لە کووردا و زەرر لە حکوومەتی هەرێما و زەرر لەم تەجروبەیە ئەو ئەمانە ئەوشتی من هیچ نەماوە نەیکەم نازانم چی بکەم وتم دەست پێشخەریە بکەی بۆ ئەوە تۆمارێکی سەروەریە بۆ خۆتەکەی ئیتر گوێی گرتبوو لێمان ینی بەڵامی تر هیچ نەکرا بەڕاستی کەواتە هەموو هەوڵانەی کە لە کوردستان کرا بۆ وەستانی شەڕ هیچ نەتیجەی نەبوو نەتیجەی نەبوو بە قەناعەتی من چونکە دەستی دوژمنانی کورد لە دەرەوە ئەوەنە زۆر بوو لە ناو ئەطرافی شەڕەکە بۆیە نەیە هێشت هیچ ڕێکەوتنێک ببێ لەبەرەوەی گویان لە کەس نەگرت ینی ڕێپێوان کرا خەڵک بە سەدەها کەس چوون بۆ هەولێر چوون بۆ مەقڕی مامجەلال لە مامۆستایان لە خەڵکی ئاینی خەڵکی شارەکان
لە ئافرەتان لە سندیکاکان لە ڕێکخراوەکان کەس قسووری نەکرد بەڕاستی لە سلێمانیە. ئەی پەرلەمەنتارەکان ئەڵێن هەلکە شەڕدەستی پێکردووە بەشێکیان تاق متفەنگیان بەستووە و چوون بۆ جەبهە ڕاستە؟ وەڵڵاهی وان بیستووە بەداخەوە بەڵێ بەداخەوە ینی وایە ئەوان بەشێک بوونە لە ئاشتی هەرچەند دوایی وەکو بیستم مانگرتنێکیان ڕاگەیان بوو لە پەرلەمانە بۆ شەڕاوەستانن. بەڵێ تا دووسێ مانگ بەردەوام بوون بەڵام ئیتر ئەوانیش کەس گوێیان لێ نەگرتن. من بە ڕای من هەر کاتێک شەڕی ناوخۆ ڕووی یابێ کە بە هێزی ناوخۆ نەوەستا بێ معنای هێزێکی دەرەکی گەورە هەیە نایڵێ بۆستێ. ئەوە بوو تا ئیتیفاقی واشنگتۆن بوو. بەڵێ کەواتە ئەگەر باسی ئیتیفاقی واشنگتۆن بکەین تۆ بۆ خۆ دەو کاتە لە واشنگتۆن لە واشنگتۆن بوو. تۆ وەکو چی لەوێ بووی دوازم لەگەڵ دکتۆر نەجمەدین و ئەوانە زۆر لە هەوڵی کۆمەڵێک شتا بوون. حەزەکەم بۆ مێژوو بۆمان باسکە ینی چی کرا لەوێ ئەوە دیسانەوە لەوێ کاک مەسعود و مام جەلال ئەوانەتانە بینیوە؟ بەڵێ ئێمە لە ڕۆژێک من و کاک ئەسعەد لە UN بووین. ئەسعەد خەیلانی لە UN بووین. پیاوێکی هین وەختی خۆی UNDP لە سلێمانی نەخۆش کەوت بوو. من عیلاجم کردبوو وعدی یانێ وتی ئێوە گەریەن بۆ ئەوێ حەزەکەم سەردانمان بکەن. منیش تەلەفۆنم کرد بۆی و ڕێکەوتی نەگەڵ کاک ئەسعەدا چوین بۆ واشنگتۆن و لەوێ کە چوین تەماشاکەین لە قادرمەکانە مام جەلال و برای دکتۆر بەرهەم و حەمە ڕەحیم هین زاواکەی کاک نەوشیروان ئەو ماندی لەوێ وتی ئەوە خێرە هاتوون وتیان ئێمە چین بۆ لای ئەندامانی ئەنجومەنی ئاسایش مەوعیدمان هەیە. وتی ئێوە چیەکەن وتمان ئێمە ژۆڵا هاتوین لێرە و برادرە بینین. عەلا کولین ئێمەی گەڕان بە UN و بناکان و قاعەکانی پیشان ناین و نیۆڕۆ بێکەوە نانمان خوارد و دوایی چوین بۆ مەقڕی UNDP لە بەرامبەری UN بوو. لەوێش دانیشتین قسەمان کرد و باسی ئەو مەشاری حکراکەوە لە کوردستان هاکرێ و ئەسعەد خەیلانی پێی و دووتی حەزەکەم ئەگەر ئێوە مەشارێعێکتان هەبێ کوردی شارەزا زۆر و زەبەنەیە ئەوانە دابنێن تاینیان بکەن. ئەویش وتی ئەگەر ئێوە ناومان بنێ ئێمە ئین بەو شەریکاتانەی کەوا ئەو کارانە بەڵێ باشە لە کۆبوونەوەکانە دوکتۆر لەگەڵ پارتیێتی و ئەوانە لەوێ چۆن بووگەیشت لەوێ ڕۆژێک کۆبوونەوەی کرا لە بینی لە ماڵی دکتۆر بەرهەم فواد معسووم لێ بوو دکتۆر بەرهەم بوو فواد معسووم بوو کۆمەڵێکی تر لەوێ بوون بیرم نایە بزەبت ناوەکانیان ئێستا باسی ئەوە کراکەوە چۆن ئەمانەوێ ئیتیفاق بکەین لەگەڵ کاک مەسعودا و ئەم شەڕە ببڕێنینەوە ئەمانە و باسی کردوتی مارک ئەندیکمان دیوە نایبی وەزیری خارجی ئەمریکی بۆ ئەوانە پێی وتوین و توێتی ئێوە ئەچنە لای ئەوە برای دووشتمان لە ئێوە ئەوێ نا ئیسیفزازی عراق بکەن نە داوەتیشیان بکەن ئەو دووشتە مەکەن ئیتر چیەکەن بیکەن ئێمە شتەکان ئەوەمان لە ئێوە و ئێمە دامێکی زۆرتانەکەین و وەکو کوێت ئێمە تەماشای ئێوەکەین. ئێوە تر مام جەلالیش هیوایەکی زۆری پێ بووتی ئێمە هیوایەکی زۆرمان هەیە بەم ڕێکەوتنەوە ئەمەلێکی زۆریان ناوێنێتێ و پێشیان وتوینکەوە لە ماوەی 3 مانگە ئێوە ئیتیفاق بکەن هەرچی داهات هەیە بیگەڕێنەوە بۆ حکوومەت و هەڵبژاردن بکەن و حکوومەتێکی هێگرت و هەڵبژێرن و ئەمانە. ئیتر ئەوە بوو خۆتە زانی پاشەوە کۆبوونەوەی هەردوو لادەسی پێکرد کۆتایی بە شەڕەکە هات هیچ کۆتایی بە شەڕ هات بەڵام کۆتایی بەڵام ئاشتی نەچەسبی لە کوردستانە هەتا ئەوە بوو جارێک ئێمە چوین بۆ هین بۆ سەری ڕەش هینماندی لەوێ قوافیکە ناوی چی بوو هینکە لە مینەکە ئەمریکای کرد فەرەنس و حەریری و لەگەڵ هین یەکێکی تر هەبوو ئەوماندی وتم کاکە ئەم کۆبوونەوانە بووە بە
حکایەتی گوادەلوپی ئەڵەن 180 حەلقەیە تەواو نابێ وتی کاکە ئەمە ئەبێ زۆر لەسەر خۆ بین چونکە شەڕەکە زۆر لەسەر خۆ بوو و ئەبێ زۆر لەسەر خۆش هەنگاو بنین زۆر یەوێ تاوەکو هینە بێت تاوەکو تەواو بێت وتم وەڵی خەڵک گلەی زۆری هەیە لێتان بەڕاستی ئەبێ زوو ئەم هینە ببڕێنەوە و ئیتیفاقە بکەن عەلا کولین بەیانیەک لە ئوتێل ڕێدس هەیە لە واشنگتۆن کۆبنەوەیە کرا لە بینی هەردوو تەرەفەکە مام جەلال و کاک مەسعود و وەفدەکەی کە لەگەڵیانە بوون لەگەڵ جەماعەتی KNC و منیش ئامادە بووم لەگەڵیانە ئیتر لەوێ مام جەلال دەستی کرد بە نوکتە و کاک مەسعود دەستی کرد بە نوکتە و بە ئەسعەدیان و دووتیان ئەسعەد وتی و تۆ و توتە مام جەلال بێ بۆ واشنگتۆن من خانوویەکت دەمێ و 2 ملیۆن دۆلارت دەمێ و ئەمە چی بووە حکایەتەمان بۆ بگێڕەوە وتی وەڵام من بە مام جەلالم وتووە وتومە ئەگەر تۆ واز بێنی بێدانیشی لە ئەمریکا واز لە سیاست بێنی من 3 ملیۆن دۆلارت دەمێ ئەوی ژوتبووی مام جەلال بە ئەسعەدی وتبوو 3 ملیۆن دینار لەکوێ ئەمەیتێ کۆرەوتوی ئەچم بۆ لای کاک مەسعود پێڵم ئەم بەڵایەت لە کۆڵەکەمەوە 2 ملیۆنم بەرێ یەکێکی هەم بە تۆیشیشی بۆ خۆم ئیتر بوو بە پێکەنین ئیتر دوایی دەستکرا بە قسەکردن لەسەر ئیتفاقێکە و کەوا چۆن ئیتفاقێکە چۆن بۆ چیان پێوتون ومانە ئیتر هەر یەکێ قسەی کرد هەر لە دوکتۆر نەجمەدین و جەمال فواد و کاوە و ئەمانە قسەیان کرد منیش لە ئاخرا قسەیەکم کرد وتم من نامەوێ قسەی برادەران دووبارە بکەمەوە بەڵام پێم باشە ئێوە هەردووکتان لۆبیەک دروست بکەن بە هەردوو لاتان لۆبیەکی کوردی لە ئەمریکا بۆ دعایە بۆ قەزەی کورد بکە دوو هەم بچن کۆفی عنان ببینن بە هەردووکتان و هەوڵبان قەراری 1986 بە شێوەیەک جێبەجێ بکرێتەوە قازانجی کوردی تیابێ و بەروبوومی کوردستان بکرێتەوە و وەزعی سەحی کوردستان چاپ بکرێەوەمان بە قسەیان کردی؟ وەڵاهی باوەڕ ناکەم لەسەر داوای چییە بووی بە ئەندام پەرلەمانتۆ پەرلەمانی کوردستان ئەوە لەسەر داوای محەممە حەبوبی بوو تەنها نەنا دوایی کە تۆ بی بە ئەندامی پەرلەمانی کوردستان من بەڵێ لەسەر داوای نەوشیروان بوو نەوشیروان مستەفا بەڵێ ئاکۆی ئاکۆوەبی ناد بۆ لام قزمێتی وتی کاک نەوشیروان حەزەکە لەگەڵ لیستی ئێمە بێتە پەرلەمانەوە ئیتر دوایی زانیم ئەوە مام جەلال ڕایسپاردووەکەوە ئەو بچێ ئەندامانی پەرلەمان کۆکات تۆکو کەسێکی سەربەخۆ کەسێکی سەربەخۆ کەسێکی سەربەخۆ تەبیعی بەڕاستی ڕێزم هەبوو بۆ نەوشیروان و ئەشم بینی من بەردەوام تا لێرە بوو لەم ماڵی ئێرا بوو خانوێک نزیک بوو لێرە لەنی جێوەی بەلەدێ بوو بەڵێ جار مادام باسیەوە کە ئەلبەتە پرسیاری تریشم هەیە بەڵام لە کاتی دروستکردنی گۆڕانە پرسی پێکردی لە ڕاستیە پرسی پێ نەکردم بەڵام من 2-3 جار چوومەتە لای وتم ئەم هەوڵانەی تۆ شتێکی شکست خواردووە وازی لێبێنی باشە وتم من هەرچەند کەس پێی نەوتوم بێمە لای تۆ بەڵام من خۆم هەست دەکەم ئەوەی تۆ ئەیکەی زەرە لە کووردا یعنی قازانجی تیانە بۆ کورد و تۆ لە ناو حیزبە ئەتوانی زۆر شت بکەی وەڵامی ئەو چی بوو وەڵڵی وتی ئاسنی سار دەکوتی فاینێ لەگەڵ مام جەلالە ئەو وای وت ئاخر جار ئەوەی پێوتم وتی کاکە فاینە هەر بزەبە ئەم کەلیمەی بەکارهێناوتی ئاسنی سار دەکوتی فاینێ لەگەڵیان وتی زۆر هەوڵم ماوە فاینێ دکتۆر ئەمەوێ کۆتایی ئەم گفتوگوۆیەمان بەوە بێنم پرسیارێ بکەم کە لەسەر هاوڕێیەکی خۆتە ناوی نزارە وەختی خۆی گوایە چۆتە لای سەدام لە هینی داوە بەڵێ نزاری خالید نەقشبەنی بەڵێ باسی ئەومان بۆ کە ئەو چیرۆکە ڕاستەکە باسیەکەن بەڵێ ئەمە بەکورتی بۆمان بەڵێ لە هۆگری خولە درێژم بیستووە کە برادەرمەوەی سەرماویشە الحەمدولله ئەی بینم جار بەجار ئەو بۆی گێڕامەوە وتی ڕۆژێک سەدام بە هەلیکۆپتەر ئەنێرێ بە شوێن نزارە نزار ئەو ئانە ئامرلیوا بووە طبعی لەم تەوەستە بەیەکەوە بووین تا باوکی لە هەڵەبجە بوو قایم قام بوو پێشەوەی بچێ بە
ئەندامی مەجلیسی سیادە لە بەغا ئەینێرێتە کولی عسکەری و ئەبێ بە ئامل لیوا و لە محەڕەمە محەممەرە بێ ئەڵێ بە هەلیکۆپتەر بیهێنن بۆ لای سەدام ئەیبەن کە ئەیبەن بۆ لای سەدام لە بەردەرگا هین ڕاوەستاوە مرافقەکەی ئەڵێ پێڵێ جەبان سەباح مرزا پێڵێ جەبان ئەوی شەقێکی تێ هەڵا کاچێتە ژوورۆ بۆ لای سەدام و سەلامەکەوەمانە ئەڵێ بۆچی سەدام ئەوەڵجار ئەوەی لەگەڵا باز ناکە ئەڵێ بۆچی تۆ لە محەڕەمە محەممەد ڕەشەرن نەکرد و نەچوویتە پێشەوە ئەویش تو من ئاملیوامە بێ ئامەر فرقە ئەمرم پێ بکە اینجا ئەوە بکەم ئەویش نایە بواە خۆت بچوویتە شەڕ بکردایە چووتە پەلامارێ باە لە قۆتەوە اینجا وتبووی تۆ بۆچی شقدا لە سەباح ئەو شەقە بەر من کەوتووە ئیتر لەوێ دەمانچەکەی دەرێنێ و دوو گولانێ بەسەریە و لەوێ ئەیکوژێ و مەیتەکەی بنەوە ئەڵێ بۆتان هەیە تەحزیێ بۆ دانێن چونکە ئەمە تاوانبار نییە بەڵام غەڵەتی ئێمالی هەیە کەواتەوە ڕاستە بەدەستی خۆی بەدەستی خۆی کوشتێتی بەڵێ دوکتۆر من زۆر سپاس دەکەم کە ماندووی لەگەڵمان و هەندێک لە بەسەرهات و بیرۆریەکانی جەنابتمان گێڕایەوە بژی زۆر سپاس حەزێتی ئێوەشمان زۆر سپاس سپاسی هەمووتانەکەم بکە هەمووتان حەزەتان کێشات مەمنونم هیوای تەمەندرێژیت بۆ خوازە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیاتی نەکۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ بەڕێز دکتۆر فواد بابان بوو پێکەوە پرۆمێڵخەی داهات و دەبینین کە لەگەڵ کەسایەتیشی دیکەی و بەخواتان نەسوێرم وێنەی ئەتاتورک لە ماڵی ئێوە یاخود لە هەندێک لە ماڵەکان هەبوو ئەو وەختە طبعا ماڵباتی من لە منتیقەی خوا بەشدار بوون لە شۆرەشی شێخ شاهید ئەتوانین بڵین خۆی بوون کورد و ئەرمەنی ئاش کردەوە تاکید دەکەن و ڕێخستنی خۆی بوون گەهاشتە بەرزان سلێمانی بەڵام مستەفا لە ستالین زۆر عاجز بوو ژبەر لە وەختی وی ئەو ئەزیەت گاوە لە کوردستانی سووریا فکرەی قەومی زۆر نەبوو مەفهومێکی ئەنو ملەتێک تەنێ سووریا هەیە ئەوژی ملەتی عەرەبە ئەشکرە گوتم یعنی فەرەنسا دەبێت تەعویض بدە کووردا شای کەشبی کۆ بەشدار بوون دەر ڕابوو سەرخۆل چەپل لێدا